ئایا ئەو یەکانی کە دروستکەوە چەند لە بەرژەوەندی کرێنشین بووە ئەگەر هەمووی بۆ کرێنشین و لە بەرژەوەندی کرێنشین ئەی بۆ ڕێژەی کرێنشین زیادەکە لە هەرێمی کوردستان بۆیە ئەتوانین بڵێم بە نسبەیەکی زۆر کەم لە بەرژەوەندی کرێنشینانی هەرێمی کوردستان بووە بۆیە دەڵێن کە ئەڵێن کرێچیان یاخود کرێنشین ئەگەر توانێت دوسێ دەفتەری هەبوو بۆ ناوی دەڵێ کرێنشین ئەتوانێت چ خانەی بکرێت بەڵام کە ئەوەی دەڵێن کەم دەرامەت و هەژار و کرێنشین ئەوە کە ڕێژەی یعنی باری ئابووری لەپەری خراپیدایە یعنی چاوەڕێی موچەکەیەتی چاوەڕێی کرێکارەکەیەتی بۆیە ئەوەنە لە بەرژەوەندی کرێنشینیان دێنەوە کرێنشینیش ناتوانێت بە هیچ شێوەیەک تا ئەوەس ئەوا بێ هیچ شێوەیە ئەو یەکانە بگرێت کە بە 5 دەفتەر و 6 تا 10 و 15 و 20 دەفتەرش ڕۆشتووە لە بەرژەوەندی کرێنشین نیە بە هیچ شێوەیەک پرسیارەکە لێرەیە ئێمە لە ساڵی 2016 جەنابی وەزیر کە ئێمە بانکێت بۆ ئامارێکی تری سەڵماندایە و خۆشم دوو جار پرۆژە مەشمان هەبوودام کۆبنێکی ڕەوەمان کرد کە زەوی بدرێ بە کەم دەرامەت و فەرمانبەر و هەژاران و کرێنشینیان لە 2016 دەبا ئەمە ئەوکانشمان ڕەوانی ئەنجومەنی وەزیرانکە بەڵام بەداخۆ تاکو ئێستا تەنها ناوەکان لایتیان و باسیدی و بە هەموو بەڵگەشت ناریتمان بەڵام بەداخەوە تا ئێستا بۆ زانیاریش لە 2016 یەک مەتر زەوی بەسەر کرێنشینان و فەرمانبەران دابەش نەکراوە کرابێش ئەملا ئەوە شتێشترە بەڵام کە بڵێ ناوی کەم دەرامەت و هەژار و کرێنشین و فەرمانبەر یەک مەتر زەویان وەرنەگرتووە مامۆستا هەیە من 38 ساڵە مامۆستای 50 مەتر زەوی وەرنەگرتووە بەدایانی وامان هەیە لەلامە بەڵگە لامانە سەبارەت بە پرسیارە کە من ڕێژەی کرێنشین ئێمە بە پێی بە دواتچوونی خۆمان بە پێی معلوماتی خۆمان وەکو کۆمەڵەکە و نوێنەرەتەکانمان و لەخەکانمان لە هەموو شار و شارستانی کوردستان لە سەری 250 هەزار کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە بۆ زانیاریش لە هەولێر ئێمە کە لەگە دووسێ ڕێکخراویش تەنسیقمان هەبوو ئەوانش کە برن زەردێکی مهمیان کە گرنجیان کرد بە هەمانجی ئێمەشیان لەگەڵ بوو بە تەسەوەری ئێمە 7 هزار کرێنشین لە هەولێر و دەوروبەری هەیە ئەوە لا ئێمەش تۆمارە 23380 کرێنشین لە ئێمە تۆمارە کرێنشینان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و پرۆژەشی کەمە و ئەو پرۆژانش کە دروستەکە لە بەرژەوەندی کرێنشین نییە تەنها ئەوانەی کە خاوەن پارەن و پارەدارن و ئەوانی ئیمکانێتیان هەیە ڕووی دروستکردنەوەی یەکەی نیشتە جێبوون تەنها لە ئەو کەسانە بۆ زیاتر کە سەرمایەدار بوون یاخود وەزعی داراییان باش بووە وەکو لە بۆ کرێنشینان نەخێر تەحەداکەم یەک کرێنشین لە هیچ لەو برێن باسی سنووری هەولێرەکەم لە سنووری هەولێر تەحەداکەم هیچ کەسێک سوودمەند بێت چونکە لۆ هەر کاتێک کە یەکەی نیشتە جێبوون دروست کرایە پێشەچێوێ پێشەچێکی زۆریان نەوێتن یعنی کرێنشین ئەگەر بێت و خاوەنی 4 دەفتەر و 5 دەفتەر بی ئەوە ناکرێتە کرێنشین یعنی دەکەم دەرامەت نییە تەنها کرێنشین ئەو موچەی کە وەرەگری ئەو خاوەنی ئەو موچەیە زیاتری نییە کە حکوومەت داوای ئەوەندەی لێکاتن کە پێشەشی یەکەی نیشتە جێبوونی دروست کردێ و داوا کاتن کە خاوەن کە پێشەچی 4 دەفتەر و 5 دەفتەر و 10 دەفتەری بداتێ ئەو ناکاتن کە لە بۆ خزمەتکردنی کرێنشین و کەم دەرامەتەکان بێ تەنها بۆ ئەو کەسانە بووە کە خاوەنی سەرمایەکی باش بووینە یاخود وەزعی داراییان لە باشی بووە یعنی لە مامناوەند بەرەو سەرەوە بوو ئەگەر وەکو خێڵی هەژاری نەخێر هیچ کەسێک سوودمەند بووە ئەوە دڵنیاتەکەمەوە دابەشکردن و یاخود پەخشان و تەخشانی ئەو زەویزارەی زۆرەی کە ئەدرێتەوە بەرهێنان تەنها بۆ سوودمەندی ئەو سەرمایەدارانەیە ئەو خاوەن پرۆژانەیە کە پرۆژەکان بەرەم دەینن و پارەشی باش لە خەڵک وەرەگرن و هەر بەو پارەی کە پێشەچەکەی وەرەگرن خزمەت گوزارێ ئەوە یەکەی نیشتە جێبوون دروست دەکەن و ئەوەی کە وەریەگرنەوە ئەو پارەی کە ئەمێنیتەوە ئەوە وەکو قازانجە لە بۆوە ئەگەر نا وەکو خزمەتکردنی کرێنشین و کەمکردنەوەی کرێنشینان نەخێر بە هیچ شێوەیەک کرێنشین نەبوو کاریگەری هەبووە لە سەرکردنەوەی کرێنشین